بەبێ جەنازە گۆڕی بۆ دروستکەم. نەرمین 14 ساڵە چاوەڕێی هەواڵێکی مێردەکەیەتی کە لە نێوان هەردوو وڵاتی ئیتالیا و یۆنان بێسەر و شوێن بوو. ئەو کاتە مێردەکەی بەنیازی گەیشتنە ئەوروپا ڕێگای هاتوو نەهاتی گرتە بەر. نەرمی لەو هاوسەرگیریەی لەگەڵ ماما کردی بوونە دایک و باوکی 3 منداڵ، بەڵام ئێستا منداڵەکانی گەورە بوون و هەر چاوەڕێی هەواڵێکی باوشیان دەکەن. ئەوانیش وەکو دەیان کەسی دیکە هێشتا هەر چاوەڕێن. نەرمین بڕیارێکی تازەی داوە کە بەبوون یان نەبوونی هەواڵێکی مێردەکەی بۆ خۆی گۆڕێکی بۆ دروست بکات. هەر چاوەڕێی تەلەفۆن بووم کردن تەلەفۆنم بۆ دەکرێت. ئێستا دەڵێ ماوم بەس بەداخەوە دوای ساڵێکش لە چاوەڕوانی هیچ هەواڵێکی نەبوو. وڵات تا ئەو کاتەی براکەی چووە سەری کوتی نەماوە لە شاحینەی داخنکاوە. بەپێی ئاماری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە هەرێمی کوردستان لە 15 ساڵی ڕابردوودا ناوی زیاتر لە 100 کەس تۆمار کراون کە لە ڕێیچوون بۆ ئەوروپا بێسەر و شوێن بوون و تا ئێستا هیچ هەواڵێک لە چارەنووسیان نییە. بارپرسانی کۆمەڵەکە دەڵێن سۆراخکردنی ئەو کەسە بێسەر و شوێن بوانە زۆر سستە و تەنیا کە سوکارەکانیان بۆ زانینی چارەنووسیان هەوڵیان داوە ئەگینا حکومەتی هەرێم و بەغدا خەمسارد بوون لەم بارەیەوە. دەمێکە چاوەڕوانی ئەو وەزعین ئەمە هەر داکم لە تاوان نەخۆش کەوت بردمانە قەزخانەی هەموو نەخۆشی بکوتێ هەمووی خەمی ئەو کوڕەتانە داکم بەوەی جەڵدەلی داومت. ئێستاش ئەومان دەوێت لە کەناڵەکەتان زۆر مەمنونین. برایەکەم تەرمەکەیمان بۆ پەیداکەن و بۆمان بنێرنەوە ئەومان دەوێت. بە گوێرەی تۆماری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی بێسەر و شوێن بوون ژمارەیەکیان ژن و منداڵن، بەڵام بەشی زۆریان لە پیاوان پێکاتون. سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان دەڵێ ئەوان حکومەتی هەرێمیان لەو پرسە ئاگادار کردوتەوە، بەڵام لەمەشدا سەرکەوتوو نەبوون. تۆنان و ئیتالیا چەند کەسێکمانەیە گیانی لەدەستەوە لەوێ لە ڕێگەی شارەوانی و نێژراون و بە خاک سپێدراون. بۆ ئەمە بەستە ئێمە سەردانی پەیوەندیەکانی حکومەتی هەرێمی کوردستانمان کردووە، لەگەڵ بەڕێزیان دانیشتوونە قسەمان کردو، وێنەکانمان داوەتە دەستیان، ڕۆژی کۆچکردنیان، ڕۆژی بە خاک سپاردنیان، ئەوانە هەمووی ئاڕاستەی پەیوەندیەکانی حکومەتی هەرێمی کوردستان کراوە، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی ئێمەیان نەداوت. ئەو ئامارەی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی تێدا نییە کە لە ساڵی ڕابردووەوە بەلێشاو دەچنە دەرەوەی وڵات و لە دەریای ئیجە و ڕێگاکانی دیکە گیانیان لەدەستداوە و یان بێسەر و شوێن بوون. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.